بنای خوای گەورە عەزیز خێزانەکەم نیشتەگەری کردیا پێشترێ فەقەراتمان حەمەلیات کرد بوو وەزنی 103 کیلۆ بوو دکتۆرەکەی عەمەلیاتی بەمەی گۆ ئەگەر وەزنی نێتە خوارێ فەقەراتەکانی پشتی دەشێنیتن ئەمە شاتین لە لای دکتۆر شینێ بەڕێز مەخەستەکانی میهرەبان فەقەرە عەمەلیاتەکەمان کرد عەمەلیاتەکە نەزەعاتی تقریبا 103 کیلۆ بوو دەوری هاتە 80 کیلۆی نەبوویتە سارێک ئێستا 24 دوازدەمە پار کردمان هەشتا نەبوویتە سارێک یاعزی وەزنیشی زۆر سووکە قەلبیش زۆر پێخۆشە زۆر ڕازینە ئەمن دەرێن بریا پێش ئەوەی فەقەراتمان عەمەلیات بکرد بە مەعیدەکەمان بکرد بە هەنێ تێ دەگەشتم بزانین وەزنەکە کواس دکتۆرەکە پێی گوتین گوتی وەزنی زۆرە احتمال ئەگەر هەر ئەوە کەمان کرد بە مەعیدەکە فەقەراتەکە پێویست نەدە بۆ کاتی بکەیت ئەرێ وەڵڵا برێ چیت هەیە بۆ تیمی منەشتەرگەری میهرەبانی دکتۆرەکان دەکەم یارمەتی فەقر فەقات دەن وەرێ پارە وەردەگرن بەس تازە دکتۆر دلێرشینێش باسی کرد گوتی ئەمەش کارەبامان نییە و يعني یارمەتی حکومەت یارمەتیمانە دەیش دەبی مەسەفیر و خەستەخانەی بکاتەوە هەش پێویست ئەوەیە خۆ هەمووی نابێ هەر بەلاشبی دەبی مساعدێتە دا خەش فەقیرێ مساعدە دەکرد خۆ کامراگەر پارەی هەبوو عیزا من تقریبا دەزانم عەمەلیات کردیم ئەرێ وەڵڵا باش زۆرم لێدا ئەو پارەی ناتە پێشتای ئەوزارە ئەوەی ئەوزارە وا دەزانم لێم نەدا ئەو پارێ ئەرێوە چیت هیچ ئامۆژگاریەکەت هەیە بۆ ئەو قەڵەوە خۆشەویستانەی کە بەدەست ئازارەوە ئەناڵێنن یان کێشیان زۆرە وەڵڵاهی داوا دەکەم ئەوانەی قەرەون بە زووتری کات بێن خۆیان عەمەلیات کرد ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا وەتەش ئەوی بەخۆشیواجێ لێ ئاگادارە ئێستا قەلبی زۆر سووکشە ینی مشکلەی نمایە ئەتا شەوان دەنووست سینجی مرخەمرخی لێوەدا چونکە قەڵەوی بوو ئێستا ئەو هەناسەتون دێشی نمایە میهرەبانی دڵسۆزی و لێزانی